ئەگەر فریای خۆی نەکەوێت ساڵی داهاتوو دۆخی دارایی بۆ هەرێم سەخت دەبێت. سەباح حەسەن ئەندامی پێشووی لێژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ پێنجشەممە 21 کانونی یەکەمی 2023 دوو پاتی کردەوە کە دۆخی دارایی هەرێم لە ساڵی داهاتوودا سەخت دەبێت. هاوکات گوتیشی خولێکی دیکەی دانوستانەکان لە نێوان بەغدا و هەولێر دەست پێ دەکاتەوە. سەباح حەسەن لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ بەغدادە لیۆم ڕایگەیان دۆخی دارایی بۆ هەرێمی کوردستان قورس دەبێت ئەگەر بەغداد پابەند نەبێت بە ڕێکەوتنی بودجە و هەموارکردنەوەی لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بۆ پشکی هەرێم. ئاماژەی بەوەش کرد هەرێمی کوردستان پابەند بووە بە هەموو ئەو مەرجانەی کە حکوومەتی فیدراڵی داوای کردووە. بەڵام بەغداد پابەندێتی خۆی دوا دەخات و دەبێت سەرەتا پابەند بێت بە ناردنی پارەیەکی دارایی کە کۆی گشتی موچەی 3 مانگە. ئەمەش ئەو موچەیەیە کە لە ساڵی 2023 نەدراوە بە فەرمانبەرانی هەرێم. سەباح حەسەن دەشڵێت دۆخی دارایی سەخت و ئالۆزە بۆ پێی هێشتا هەناردەی نەوت ڕاگیراوە. بەغداش بەڵێنی خۆی جێبەجێ نەکردووە. سەردانی بەرپرسانی هەرێمیش بە ئامانجی دۆزینەوەی چارەسەرێکی خێرا و هەمەلایەنە بۆ قەیرانەکان. پێشتر حکوومەتی هەرێم و ناوەند لەسەر ئەوە ڕێککەوتبوون کە هەرێم نەوتەکەی لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆی عێراقەوە هەناردەی دەرەوە بکات و لە بەرامبەریشدا حکوومەتی ناوەندی پشکی لە سەدا 12.6 لە بودجەی عێراق بۆ هەرێم تەرخان بکات. بەڵام هێشتا حکوومەتی ناوەندی پابەندی ناردنی تەواوی پشکی هەرێم نەبووە لە بودجەی گشتی عێراقدا.